شپرزەیی زۆر بە سیاسەتی هەرێمی کوردستانەوە دیارە دوای گەڕانەوەی سوپای عێراقی بۆ ئەو ناوچانەی کە کورد لە دوای شەڕی داعش بەدەستیەوە بوو. لەم گۆڕانکاریە سەربازیە خێرایە هەرێمی کوردستان نزیکەی 44330 کیلۆمەتر دووجای خاکی ناوچە جێناکۆکانی لەدەستداوە کە دەگاتە نزیکەی 151.4 پێوانەی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان و بوونی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقیە هەیە، لایەنی ئەمریکی، لایەنی عێراقی و لایەنی کوردیش ئەگەڕێنەوە بۆ دەستور و داوای گەڕانەوە بۆ دەستورەکەن، داوای دیالۆگەکەن لەسەر بنەمای دەستور. لە هەرێمی کوردستان باس و خواسی سیاسی زۆر هاتۆتە کایەوە کە ئەم حکوومەت و ڕێبەرایەتی ئێستای هەرێمەکە ناتوانێت بارودۆخەکە بگەێنێتە کەناری ئارام. هۆکارەکەش ڕوونە، وەک چاودێران دەڵێن سیاسەتێکی شکست خواردوو ناتوانێت هەستانەوە دروست بکات لە کاتێکدا عێراق ئامادەیە بۆ گفتوگۆ، بەڵام دیار نییە لە هەرێمی کوردستان کێ ئەو گفتوگۆیە بکات. حکوومەتی هەرێم بەم لاوازیەی ئێستا، بەم پەرتەوازیەی ئێستا ناتوانێت لەگەڵ بەغا دانوستان بکات، چونکە ئێستا دیار نییە کێ بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم توانێت قسە بکات، کێ ئەتوانێت لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بچێت لەگەڵ بەغا یا تەنان لەگەڵ ئەمریکاشە دانوستان بکات. بۆیە ئەبێ ئێمە ماڵی کورد یەک بخینەوە جارێکی تر، ئیتر ئایا لە ڕێی هەڵبژاردنەوەیە، ئایا لە ڕێی کۆنگرەیەکی نیشتیمانیەوەیە، کوردستان چی ئەوێت، ئەولیاتی حکوومەتی هەرێم چییە، بۆی کایم توانین بە یەک دەنگ لەگەڵ بەغا دانوستان بکەین. هەرێمی کوردستان لە ڕابردوو قەوارەیەکی سیاسی و هێزێکی کارای ناوچەکە بوو. ئەی ئێستا چی؟ وەک شارەزایان دەڵێن دەستپێکردنی هێرشی حکوومەتی عێراقی بۆ دەست بە سەراگرتنەوەی ناوچە جێناکۆکەکان بە ئاگاداری ئەمریکاش بووە. لێرەش لە ئەمریکا ناڕوونیەک لە سیاسەتدا باز دەکرێت لەلایەن سیاسەتی کۆشکی سپی و سیاسەتی وەزارەتی دەرەوە. لە ڕاستیدا کێشی گەورە ئەوەیە ئەمی دارەیە هیچ ڕێبازێکی ڕۆنی نییە بۆ درێژدەم. کۆمەڵێ پەیامی جیاواز لە واشنتنەوە دەهات ئاڵۆزیەکە لە نێوان کۆشکی سپی و وەزارەتی دەرەوە کە لێدوانەکانیان جیاواز و تا ڕەدەیەک دژبەیەک دەردەکەوتن. ئەم شتەمان لە قەیرانی قەتەریشدا بەدی کرد. ئەمە شتێکە دەبێنی گەرانی بین. لە لۆبیەکانی نزیک لە کۆشکی سپی ڕایەکی جیاواز هەبووە وەک لە پەیامەکەی وەزارەتی دەرەوە. ئەم جۆرە لێک تێنەگەیشتنی ئێرە زۆر لەسەر ئەمریکا دەکەوێت، هەروەها هێزەکانی ناوچەکەش. لە ئەمریکا چەند ڕۆژێک پێش هێرشی سوپای عێراقی و حاشدی شعبی بۆ کەرکووک، سوپای پاسداران و هێزی قودس وەک گروپی تیرۆریستی لە قەڵەم دران. بەڵام ڕۆڵی ئێران لەو شەڕەی کەرکووک و ناوچە جێناکۆکانی هەرێم نادیدە ناکرێت. ناتوانانی لە هەینی داوتە بدەیت و بڵێ ئێران دوژمنە، بەڵام ڕۆژی یەکشەممە نەلایەنی عێراق بگریت و نەلایەنی کوردستان. قسەکانی من ڕووی لە کۆنگرس و وەزیر دەرەوە بەرگری نییە، بەڵکو ڕووم لە سەرۆک ترامپە. پێم وایە سەرۆک ترامپ خۆشی نازانێت چه هەڵەیە گەورەی کردووە کە وتی ئێمە لایەنگری هیچ لایەنێک ناکەین. ئەگەر تۆ بەرگری لە هەپمانێک نەکەیت لە ڕاستیدا لایەنگریت کردووە، لایەنگری لاین دەستدرێژکار کە لەم حاڵەتەدا عێراقە. ئەگەر عێراق بتوانێت بۆری نەوتی هاوردەکردنی کەرکووک جیهان تورکی کە بە کوردستانە تێپەڕێت کۆنتترۆل بکات، وای لێ دێت وەفدی دانوستانکاری هەرێم لەگەڵ بەغدا تا ڕادەیەک دەست پێی بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.